بە ناوی خۆی گەورە و مێهرەبان خوشک و برانی خۆشەویست، شاری شیخ محمود و نالی و پیرمرد و بێکەس و مەحوی و سالم، شاری هەڵمەت و قوربانی، پایتەختی ڕەوشەنبیری. چ ڕۆژێک لەم ڕۆژە خۆشترە بوو من، چ شانازیەک لەوە گەورەترە کە ئیمڕۆ لەم شارە خۆشەویستە بەم شێوەیە پێکەوە خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی بڵێن بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان. من هەمیشە دڵنیا بووم کە سلەیمانی هەمیشە پێشەنگە لە خەبات و تێکوشان. لە ساڵی 1925 لە ساڵی 1930 لە ساڵی 1963 تەحەدای سدیق مستەفایان کرد. گەنجەکانی سلەیمانی مردانە لە بەردەم سدیق مستەفا وەستان مردنیان هەڵبژارد، بەڵام قبولیان نەکرد لەبەر چاوی دژمنێک سوکاتی بە وێنەی مەلا مستەفای بارزانی بکرێت. سلەیمانی مەڵبەندی کوردایەتیە. لە ساڵی 1943 بارزانی لە سلەیمانیەوە گەڕایەوە بوو ناوچەی بارزان بە هاوکاری و پشتیوانی شێخی نەمر مەلیکی گەورەمان شێخ مەحموود. من دڵیام ئیمڕۆژ ئێوە پێشەنگ دەبن کە لە 25 مانگ بڵێن بەڵێ بۆ سەربەخۆیی. من دڵنیام سلەیمانی قەت قبول ناکات نە مەحکومی کەس بیت نە سوخرەکێشی کەس بیت. بەڕێزان، بابەتی ڕفراندۆم ئیمڕۆ بابەتی سەرەکیە، بووتە ئەجندای کۆمەڵگای نێودەوڵەتی. ئەبینن لە کۆبوونەوەی جمعیەی عمومی UN باسی هەرێم و کوردستانە. ئەمە بەرهەمی خوێنی شەهیدانە، ڕەنجی ئێوەیە. ئەمە ئەنجامی یەک ڕیزی خۆمانە و ئێرادەی بەهێزی گەلەکەمانە. ڕفراندۆم بڕیاری گەلی کوردستانە، بڕیاری یەک حیزب و دوو حیزب و سێ حیزب نییە. بەڵام بۆ ئەم بڕیارە درا، بۆیان بڕیارە درا چونکە بەغدا شەراکەتی نەهێشت، دستوری پێشێل کرد. ئیمڕۆ کە باسی ئەو دەستورەکەن، هەر ئەو دەستورە ڕێگەی بە ئێمە داوە کە ڕفراندۆم بکەین. لە دیباجەی دەستورەکەیان داهاتووە إن الالتزام بهذا الدستور يحفظ للعراق اتحاده الحر. ئەڵێ اتحاده الحر یعنی پێکەوەژیانێکی ئارەزومەندانە بووە. ئێمە دوای 2003 بە ئارەزۆی خۆمان چووینەوە بۆ بەغدا بۆ ئەوەی عێراقێکی فدرالی دیموکراتی دەوڵەتێکی مەدەنی دروست بکەین.
بەڵام بەداخەوە هیچ التزامێکیان بەو هەموو ڕێککەوتنانە نەکرد، التزامیان بە دستور نەکرد، بۆیە گەلی کوردستان ناچار بوو کە بڕیاری تر بدات. لە عێراق دەوڵەتێکی دیموکراتی فدرالی دروست بکرێت، بەڵام بەداخەوە ئیمڕۆ ئێمە بینین دەوڵەتێکی دینی مەذهبی حاکمە لە عێراق کە ئەمە ناگونجێ لەگەڵ ئەو بنەمایانەی کە ئێمە لەسەری ڕێککەوتە بووین. خەڵکێک دەیان گوت ڕفراندۆم ڕەئی دو حیزبە و سێ حیزبەوی هەموو گەلی کوردستان نییە. لە دەستپێی کات وایان تەسەورە کرد کە ئەمە تەنها وەکو کارتێکی فشارە بەکاردێت، بۆیە زۆر احتیمامیان پێ نەدا. ئەگینا زۆر لە مێژان بابەتە باز دەکرێت لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی. حتا پارساڵ کە بە وەفدێکی گەورەوە چۆین بوو بەغدا پێمان گوتن برادەرینە شەراکەت شکستی هینا، وەرن با ببین بە دراوسەی باش لەگەڵ یەکتری. ئەو وەختە ڕەئی هەموویان زۆر نەرم بوو، بەڵام هەندێکیان تووشی وەهم بوون، وایان زانی کە ئێمە لە ناوخۆمان دووبەرەکی دروست دەبی، بەڵام هەموو لایەک بە هەڵەدا چۆن زانیان کە خەڵکی کوردستان جەماوەری کوردستان بۆ پرسە نەتەوەیەکە بۆ سەربەخۆیی هەموومان یەکین، هەموومان یەک حزبین، هەموومان یەک دەنگین. ئێمڕۆ هەموومان لەژێر چەتری حیزبی کوردستانین. ئێستاش کە بینیان یەک هەڵوێستی هەیە، یەک ڕێزی هەیە، پەرلەمان کارا کرایەوە، ئیتر هیچ بەوانەیەکیان نەماوە. لایەک دەرکەوت. کە بەغداش بینیان کە هەڵوێستی نێودەوڵەتی تۆزێک تونتر بووە، ئەوانیش تەرجیح بوون کە هەموو پێشنیارێک ڕەتکەنەوە. ئەگینا ڕێفراندۆم ئەمرازە بوو گەیشتن بە ئامانجێکی پیرۆز، ئەویش سەربەخۆییە. هەمیشە کۆمیتەی باڵای ڕێفراندۆم هەمیشە باس لەوە کراوە کە ئەگەر بەدیلێکی باشتر هەبی لە ڕێفراندۆم گەلی کوردستان قبوڵی ئەکات، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو بەدیلە نەهاتووتە دەست. ڕێفراندۆم هەنگاوێکی ئاسایی و یاساییە، تاوانێک نییە. گەلێکی غەدر لێکراو داوای سەربەخۆیی دەکات پاش 100 ساڵ چەوسانەوە و غەدر و زوڵم کە لێکراوە. ئێمە پێمان وایە ڕەنگە زۆریان بە هەڵە تێگەیشت بن. ڕێفراندۆم کوتایی دنیا نییە و بڕیاری گەلی کوردستانیش نییە کوتایی بە هەموو شتێک بینی، بەڵام نابی ڕێگە لە خەڵکی کوردستان بگیرێ کە نەتوانی تعبیر لە ڕایی خۆی بکات. ئێمە ئامادەین دوای ڕێفراندۆم کەوینە گفتوگۆیەکی زۆر جددی، زۆر دۆستانە، زۆر ڕازگویانە لەگەڵ بەغدا، لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی یا بە پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەوەی هەموو کێشەکان چارەسەر بکەین و ئەگەر وەختیشی پێویست بیت ساڵێک ئەو پەڕی 2 ساڵ ئەتوانین لە ماوەی ئەم 1-2 ساڵەدا هەموو گرفتەکان چارەسەر بکەین. اینجا بە خۆشی
و برایتی بلین خواه حافظ تا است ویشتبان صد سال دعواتان ده که شریک بین برا بین ایوه قبولتان نکرد استش با جیران یکتر بین خواه حافظ برای ایوین دوستی ایوین و عمقی ایوین و ایوش عمقی ایما بین بلام قبول نکردنی راپرسی براسی اما معنای که زوری هیا یعنی انکاری ما فی تو دکن اما مانوی گلی کردستان انفال نکره کیمیا باران نکره جاره کی تر غیری حلبچه شهید نکره خط و قط نابی او دی منانه لبیر کین که دایک به سر منالکی دا کوتوه و به جهری کیمیایی شهید بون نابی ام دی منانه دوباره ببنوه لم ولاتا براستی جمعوری خوراگرو تکوشری سلیمانی حلبچه راپرین اعمال 2003 حالا یکی گورمان کرد گراین و ابو بغداد اما وکو دولتی که سربخومان ابو بلام بنیتی که پاک گراین و که عراقی که فدرالی دموکرات درست کن بلام بداخوا تنها دمو چاو گوراون لبغداد اگینا فرهنگی قبول نکردنی لعنی تر همان فرهنگه خوشکو برانی برس خوینی لاوانی هم گله رنجی هم گله هر لدست بیک صدای رابردو صدای پیش صدای رابردوش بو سر بخوی بوه سید عبیدالله نهریه شیخ عبدالسلام و شیخ احمدی بارزانی شیخ محمودی حفید شیخ سعید سید رضا قاضی و بارزانی همویان بو سر بخوی خباتیان کردو و او ریگه اوان نخشاندویانه خوزگه استا برای بریزم جنابی سروک مام جلال تندرستی ریگه دابا تندرستی ریگه دابا پیک و ام ارکمان حل گرت با که زور آسانتر و سرکوتوتر دبو من لیره و سلاوی بوده نیرم تمنای شفای بوده کم و پیشی دلیم قد برایتی تو رولی گورت لبیر ناکره برای خوشویستم سروک مام جلال همومان لیک پاپور داین راست جواز سیاسیکان زور آساییه و زوریش خوشه اگر بو اوابی کامه زیادتر و باشتر خدمتی گلکی کد بلام نک بو ملشکاندنی یکتری نبود ریگه خوش کردن بو نا دجمنان و نا حزان بو اوی درز درست کن و بین خنجری خویان لپشت ولی ماندن استال همو کاتک پیوستی من به یک ریزی و برایتی هیا کردستان بو همو یانه بو همو نتوکان
و همو آیین و مذهبکان. من لکوتایی دا یک دنیا سپاسی ایوی بریز و خوشویز دکم. من همیشه بیرو باورم با کرد و کردستان بهیز بوده، بلام براستی امرو بیرو باورکی منتان اونده تر بهیز کرد. ئەوەندەی تر معنەویاتی ئێمەتان بەرز کردەوە و پەیامێکە ئەم گردبوونەوەی ئێوە ئەم جەماوەرە پیرۆزە خوا بتان پارێزی. پەیامێکی ئەوەندە بەهێزە بوو ناوەوە و بوو دەرەوە ئینشاءالله سەروەری سەربەخۆیی کوردستان بەشی زۆری بەرێوە دەکەوی. بەڕاستی من ئەمە بە ڕێفراندۆم ئەزانم.